والله پێشکەش بە خۆشەویستەکەمی دەکەم ئافسەرم لە چۆمانی لێرە یادی شەوی هێڵدا ئەکرێتەوە جا کاکەریم لەگەڵە هەرزوو ئێمە هاتین هەر لە ئێوارەوە خەریکی ئەو بوو کە سێوی مێخەکرێژە کرد. کاکەریم کوو بوو هەر پێش هەمووان هاتی و لێرە دەستت کرد بە مێخەکرێژکردنی سێو ئەوە بەچمە بەستێکە چۆنەوای لەکەی چی لەکەی سێوەکە خۆی شەوی هێڵدا کە باز لە شەوی هێڵدا دەکەین درێژتری شەوی ساڵە مەسەن یەک کۆتایی پاییزشێکەم شەوی زستانیشە بەو مانای چکە مێخەکرێژکردنی سێو کاتی زۆری دەوێت لەبەر هەندێک زیاتر مەسەن بەو شۆی کە دانراوە چکە کاتی دەوێت ئەوی دەوێت بەڵام ئێمە ئەو کاتێکە هاتین دەستمان بە چالاکیەکە کراوە لێرانە من لەو کاتەوە خەریکم و سێوەکەم مێخەکرێژکەم بە تەواوی ماشەڵڵا زوو هاتی پێش هەمووان هاتیەوە لۆچەی چاکەکەی والله پێشکەش بە خۆشەویستەکەمی دەکەم ئافسەرم ئەوە پێشکەش بە هاوسەرەکەت یەکەی بڵێ 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 ساڵانی تریش بەشداری کردو من بڵێ تقریبا وەک چالاکی ینی وەک ئەوە چالاکی بە کۆ ینی خەڵک بە ئامادەبوونی بڵین برادرانەوە ڕەفیقانوانە نزیکی عوتەش ساڵێکە تقریبا یاد دەکرێتەوە بەڵام پێشتریش ئەو یادە ئەگەر بیرروبی گۆرانێکی محەممەدی ماملێ هەیە ینی تقریبا لەوانێ 40 ساڵ پێش ئێستا گوتبی باسی سێوی مێخەکرێژ دەکات کەواتە ئەوە زۆر کۆنا ئەو مناسبە بەڵام لە وڵات لە کوردستانی مەسەڵین لەو دوایی ینی تۆزێک پراوێز خراب بوو بەڵام ئێستا کە عوتە ساڵە زۆر بە گشتگیر و بە فراوانی ئێستا لە سنووری چۆمان تقریبا ئەو شۆ لە 3-4 شوێن یاد دەکرێتەوە ئەوە بە جەماعی خۆت چەند ساڵە لەسەر یەکتری بەو شێوێ سێ و بۆ هاوسەرەکە دەبێت والله من نزیکی 20 ساڵ دەبی سێ و مامادەکە سێ و مێخەکرێژ کردووە 20 ساڵە لەسەر یەکتری مێخەکرێژەکەی و بۆ هاوسەرەکەت سێوم هەیە بەڵێ سێوەکانیش هەمووی ماوە بڵێ بڵێ گرنگەکە لەوەی دابمێنیتەوە دەژمێنیتەوە ئەوە ئێستاکانێت لەوانەیە ئەو کاتێککە تاوا دەبیت تۆزەک نەرم دەبێت پێ دەکەی بەس کە وشک بوو تاو ینی زۆر بە جوانی هەڵدەگەری و دەمێنێتەوە و سێوی 20 ساڵ پێش ئێستات ماوە دیاری بڵێ 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 جایشڵە هەتا تەمەنی ژمابی درستی دەکەم چی ئەو خۆشەویستیان لەگەڵ هاوسنێوانی تۆ هاوسەرەکە وەڵی جا ئینسان هەر ئینسانی وابەستە دەبی بە یەکێک لە بۆی خۆشەویستی ینی خۆشەویستیش دوولایانەیە ینی ناکرێت لەیەک لا دروست نابی دوولایانێ بەرامبەر یەکتری مەسەن لە مابینی هاوسەرەکاندا دروست دەبی یەکەم سێوت بیرەکە مێخەکرێژ کردووە 20 ساڵ پێش ئێستا یەکەم سێومە بیرە بەڵێ تقریبا ساڵی 2004 یا 5 بوو کو هاوسەرەکەت لەگەڵت نێناتوە وەڵاهی التیزاماتی هەبوو لە ماڵەوە ناتوانی بێت دەنا هەندێک جار بەشدار دەبی لەگەڵم ئەو ساڵانەی کە دروستمان کردو بێکەوە دروستمان کردووە هەندێک جار ینی ئەو شەوەش ینی التیزامم لەوانەیە هەبوو بەس التیزامات لە بەرامبەر هاوسەرەکەمات بەس لە بەر سێوەکەی ئیشیش هەبوو بەڵام ئەرێەوە ئەگەر سێوەکە بدەیتە من ئەمە کاکەریمە کە خەڵکی چۆمانە 20 ساڵە لەسەر یەکتری لە شەوی هێڵدا بەم شێوەیە سێ و مێخەکرێژەکە و ئەی کاتە دیاری بۆ هاوسەرەکەی وەک خۆی باسی کرد ئەمە 20می سێواتە یەکەم سێویش کە 20 ساڵ پێش ئێستا مێخەکرێژی کردووە کردوویەتی دیاری بۆ هاوسەرەکەی هەروەک خۆی ماوەتەوە ئێستا لە ماڵەکەی هەڵیان گرتو ئەمە نمونەیەکی جوانی وەفا و خۆشەویستیە لە نێوانی دوو هاوسەردا.